هاوڕێیان بڕوا بکەن دام خست نێت هەمووی بەهێز بۆ ڕەنگی دەرچوو بن ئەو برادرانە کاکە نێنەوە تکاتان لێ دەکەم مێنەوە تکاتان لێ دەکەین مێنەوە بڕوان پێ بکە هە دەرچووم یەکسەر نێت ئەوە بووە با دەست پێ بکەین بزانین چەندمان پێ دەکرێتن بەخێر بێن ئێستا دەست پێ دەکەین برا شەڕە سەنگەرگرتنە لەگەر ئەو هاکەر و تەکنیکار و تەشقەڵەمان پێ دەکەن بابە کوڕی زمانێکمان پێوەیە پەیزەکمان هەیە ماڵەوە کەچی گسکۆکەمان هەیە کورەوەڵای زگم بەو حزبانەی کوردی دەستێ بڕوا بکە ئەو وەزع نییە تێدا دەژین فەقیرانە یعنی تخواوە ئەمە کەی وەزع بە دەردی ئەوەی گوتنی وەرە ئەتوو وەرە لە پەیزێک بترسێ بڕوا بکەن دام خست هەمووی بەگرکەتەوە بڕۆ سەیری هەموو پەیز و شتەکانم کەنەوە فەرق فێڵمان لێکردن بەخێر بێ ناوڕێیان ئاوڕیان سەرچاوی ئەمە سەدەست پێ دەگەین کورە ئایا بە چ ڕەوشێک لە هەولێرێ هەیە چ فەوزایەکەیە کەربازاڕیە ئەوە بانقی ئارتی پێدەگوترێ بانقی ئارتی دوو کورە چالاکیەکانی مەنسوور بارزانی تەواو نابی لە مەحمەل لە کارگەی ئاژەڵ مەعمەلی ئاژەڵ دروستکرا سەربڕین شتیوانە ئێستا پێتان دەرێم چ نوکتەکە ئەی بێنەوە سەر ئەوەی فامیلی مۆڵ ئیتورکانە فامیلی مۆڵ کورە ئارتی بانک هاوڕێیان با بەسەری عید با دەست پێ بکەن هەتا ئەو برادرانە خۆیان خڕە کردەوە کورە وەڵی شەر بکەن بە شەرەف مردن خۆشترە باشە ئەمنۆ بزانین خەلەلی تەکنیکی خۆمە باشە هەر قەپاتم کرد هەموو پێکردەوە داوەشێ حزب یان حکوومەت بە دەردی وەستا عەلی داوەشەی فەوجی عەسکەری هاوڕێیان کەسێک پەیوەندی پێکردم وتی یعنی ئەتوو پارە لە بانقی ئارتی بانک دادەنەی دەچێت 50 ملیۆنی دادنەی دەچێت دووبەی دەرێ وەڵای ئیش ناکات دێوە هەولێرە دەرێ وەڵا پارەکە لە دووبەی دەرهاتیە کاکە هەیە دەگوت شکایەت دەکەی وتی یەک سندوقی ئەوەندە شکایەتێ خەڵکێ 100 ملیۆن دیناری لێ بردرایە خەڵکێ 200 لێ بردرایە تکایە خۆتان دوور بێخنەوە لە ئارتی بانک یعنی من بەرپرسم لەو قسە لەبەر ئەو خەڵکانەی کە زانیاری دەدا من جێگای ئەوە نا ئەڵێ یعنی نییە هەر بە ڕۆژی ڕووناک لێمان دەزن ئەڵێن هاتچان کردینە بانک هاکرایە پارە بردرایە پارە بردرابی ئێکاچ من دەبی بدەنەوە بڕوا بکەیەک نمونەی خۆمتان لێرە لە بۆ باس بکەم ڕۆژێک ئەمەن 300 دۆلار لە بۆ کوڕەکەم دەرمهینە لە بانک لە سترێسیان ئەمە لە وڵاتی زۆر سترێسین لە بیرم چوومە ئەو لای هاتمەوە نمە پەیوەندیم بە بانک کرد کامیرە هەبوو وتیان 300 دۆلارەکەت دەدەینەوە یعنی وەرم گرتەوە هەمووش 5 سانیە بوو خەلەلی خۆشم بوو لە سترێسیان لە بیرم ئەی پشتە من هاتی و ڕاست بەرجیتی یعنی لێرەوە کەسیەوە دەیگوت دەرێ دەچمە دووبەی دەڵێ وەڵایی ئیش ناکە هاتیمەوە کوردستان دەرێ وەڵا دەرهاتیە هاکەری مسری بردیتیان بە 3 ملیۆنی مایە گوتی پێم گوت باشە قەیدی ناکە 5 ملیۆنی مایە گوتی وەڵا دوای ئەوە گوتی وەڵا هەر 5ەکەیت کە بردرا هەر 3یەکەیت کە برا هەر 6ەکەیت کە بردرا هەمیان بردن وەدی شکایەتمان کردیات کوورە شکایەتی سەدان شکایەتەیە دەڵێن بردیتیان کەسیش ناوێری قسە بکە تخواوە کە ئارتی بانک وا دەبی کاچی خۆم یعنی دەڵێن سەدان کەس پارەی وا ڕۆیە هاوڕێیان فامیلی مۆڵ بەشەکە لە دەرێ تەسەور کە فامیلی مۆڵ یەکێک لە بەرپرسەکانی ناوی زەچی تورکە تەسەور کە کرێی تورکێک لە فامیلی مۆڵ 9 وەرەقەیە ئی کوردەکان 15 بوو ئێستا کردیتیانە 32 لەو گرانیەی 32 وەرەقە کرێ لە 1000 کرێکاری 312 کەس دەرکرایە لەو ماوانە 312 کەس دەرکرایە بەنمونە لەوە بێئیشی هەر تورکە دەیهێنە ناو فامیلی مۆڵ دوکانی دەدەنێ هەموو امتیازەشی دەدەنێ بەڵام نادەنە کورتکرەوە زۆر شتی خەتەرە هاوڕێیان ئەمن ئێستا دێمە سەر ئەوەی ئیبراهیم تاتی ساس و ئەیوب و نازام چێ و ئەوانەش
يعني تصور كلو معوانا برادرك باسي قلتي ايدن معروف سروجي بري تركمان لكن همو سايخانه وتسجيلات يعني او دكان دار دياركاني هوليري داوای لێکردنێ دەبی ڕۆژانە بەلای کەم چەند سەعاتێک گۆرانی تورکیە بدەن کاکە قەیدی ناکە ینی لێ دەدەیەت و دەو شارێمی هەولێر سەقافەتی تورکی هەیە بەڵام نەک فەرزی بکەین نەوەک ئەوان بە بەرنامە ئیشی دەکەن بڕۆ لەو هەولێرە بزانە چەند گۆرانی کوردی لێ دەدرێ و چەندی تورکیش لێ دەدرێ بڕۆ لە مچکۆی کورە بابا وەڵی عیبا لە مچکۆی یعنی باز دەکرێ قەیدی ناکە جار جار لێ بدرێ يعني او يعني قورياتي او مشكو او انا وبشكل كالتوري او ليدي كان بس اجر راسبي اجر او خبري بمن قلت له راسبي لنا ومسكوي لبتا او كان زور بي قوراني ترشيري بدري كورا عيبا انس او خو زخدني كلاشكو في اللسر الدابني يعني هولي الراس الشارع شي هم الرنقة بلام ثقافتي كردية كي تدا بهيرنوا بوارمەدەن میتو دەستگا تورکیەکان و ئێرانی و عێراقی و ئەوانە بێن یعنی کاکە لە وڵاتەش کاکە وڵاتەکان سەقافەتی خۆیان دەپارێزن بە قوربان کە هیچ ستەمیان لەسەر نییە ستەمیان لەسەر نییە لە وڵ ئەوروپایی خەڵک نیشتیمانی خۆی خۆش دەوێتن ئەو چێ دەڵێ یعنی هەرچی دێتن بە بەرنامە ئیش دەکا بڕۆم سیرکەن ئەوان بە بەرنامە لە ناومانە ئیش دەکەن ببرنامه ابي موسروي يعني بالراب كان لكرد كان درين يعني بازدا ورقه بوا كرديت انا سيدو لتخاون دكان تركان لفاميلي مولك بري تركا بري خاوني تركا امتيازات يعني ددني نورق يعني ولا قلنا بازل از سيدو خلك تشيب وي هوار لا تشيب وكاكا بابو كو يكبي لقى تركا يعني كردا كان نعظم شيء باوكو يكبي بس معقول يوان دو برامبر كم تربي كل أميد خوشنا والشرم لخود بكا لجير ساخو كراد قاين قام باشا قدروا يبرون بدوات سنكم من بدوات سندكم تلفون دكم وبمن ياقود بلقد الديني لو اشتانا تخور اللي مناو شاري خود شتيتو دو قادبي شتيتو دو قرانيش دارين ديان دو كاويان سي بيدا قوترير ديانش اويان بيقفا ستاند لو ما وانا تشون اللي يان كدنيا لو كسيش ناسا هاورين باي شد اسمه سردو بابا تكيد كوار وكو بلي مقدماتها اولا شهرواني هوليري كل بابا او كاس بيا بالشرف اما ينك بتيش لك ما ايش دكيت $3000 وردقيتي ايش سيبر شيربو بس فاكتو رقانا كل بابا او كاس بيا يقطعات هاوريان لهوليري لو معوانا دابش كرايا جماري شسدو بنزاو عفت شسدو بينز بيستو عفت كيسيو دو او ستريش بيرا قوتري خطاكا بيستار بريوبري يا صاي جاسم قاسم عمر لقير عبد الواحدي توزيع يعني كده متري بس 6000 ديناري دشوين شهر الراق استا حفده هجده ورقي دكات بمليون شان كريا استا ده مليوني دكا او كاسبيا كاتشي من بجدي يعني تو ورا لو بروجي روناك هسيارترين شوين تجارتي بيدا كريدن بكمترين رخدة فروش بيقومان من حكومة هرزان عمر خانيان دابا من بويبو مخاوني او بيم بتوانا مقدمي ديرا خاني بدي تقول ليرا تو خاني بناو بس بناو تاكي حكومتها هم باركي حكومتها بس اتو كري قازان زكي ددي يا مانغانا انا همو كس خاني دا كري باري خوي ميه دي بلا مقدمي ستاده ددرا اسا بازده لسويت او ستاده ام بوي بيم درا خاني چه حكومت ببلاش ترا او كريمان فروشمانو بيقو من هموش تشي حكومي هرزان ترا اوانا وين كرديا ملكو مال ب $100 ب 20000 كل والله لو ما عرفت سمالو جنازة بس $100 يتسندش تشان قرصان دي برامس دقاتي هزاقاتي او يوردقن بس بكريكي يعني ملشي حكومت بكيف خوان دا بشكر بازار يعني والله او كاسبيا بيك ورقي كان لكن ما بلاو دكمو عبد الواحد جاسم قاسم عمر ورقان بلاو دكمو تلفون شمو كردي جاسم دميتك هرد نقرت قفل الدار السلام دوكومنت كان ملواتي برا برام بيب كان دوكومنت ملواتي بزا ما قصرت ساوى قد يار نبي
ئێستا بۆتان بڵاو دەکەمەوە یعنی کە من ئارێ وەڵاوەچی پیاوان ئەوەتە هەموو دوکۆمنتەکان خوا شەرم ناکەی ساسان ئەونی و عەبدولواحید کورە بابە مڵکی باوکتانیات و بە یەک ڕۆژی بە یەک وەرەقەی 8 ملیۆن 9 ملیۆنی قازانج کرد. هاوڕێیان بچینە سەر بابەتە سەرچیەکە کە دوو حاڵەتە. یەک لەسەر ئێمە ڕەوەندی کوردی کە چۆن یعنی ڕوبەڕووی موعامەرەی زۆر گەورە بوونەوە بەتایبەتی بە شێکمان بڕواو کە جاری واز پێ دەکەم ئەری ئەمە نە بۆممان هەیە نە ئەتۆممان هەیە نە سوپامان هەیە نە هێزێکی سەربازیمان هەیە نە پارەمان هەیە نە دەوڵەتێک لە پشتمانە ئەو هەموو ترسە چیە لە ئێمە هەیەە تو تەسەوڕکە مافیا هەموو ئەوانەی لێمان دەدرێ مافیایە ئەوانەی لێمان دەدرێ مافیایە بڕوا بکەن ئەوان دەکلیاندرایە کێشەی کۆمەڵایەتیە یعنی ئەمە حەزمان نەکرد قسە بکەن کێشەی کۆمەڵایەتی بووە بەڵام لە هەموو ئەوانی تردا لە ڕێگای مافیاوە بە خۆیان پارتی وێچێتەکان خەڵکیان نییە خەڵک بە پارە دەگرن من ئەوە گەلک لە مێژە یعنی هاوڕێیان نەزان لە 2014ەوە پۆلێ کوردی ڕۆژهەڵاتیانی نابوویتەوە جەماعەتی ئیطلاعاتن هاوڕێیانی عەبدە شوبازان ینی چەند جاری تر قەت بە خۆیان ناوێرن خەڵک دەگرن بە پارە بڕۆ لێیان مافیا جێستا مافیا ئەجنەبی دنیایەک شتەیە و بۆ زانیاریشتان ئەو شەڕەی ئێستا هەیە لە ناو سوید هەموو مافیاکان لە ناو خۆیان تێکدی بردن یەکتر دەکوژن یعنی پۆلیس زۆر زۆر یعنی لە ڕووی ئەمنیەکە پێیان ناخۆشە ئەگەنە یەکتر دەکوشن لە بۆیان چ زەرەرە لە جیاتی بیان خەنە زیندان هەموو یەکتریان کوشت بەرحاڵ بەداخەوە وەزعەکی زۆر خراپە بەڵام گرنگ مافیا بەهێزە لە هەموو ئەوروپا و بە پارە ئیش دەکەن ئەوە یەک دوو هاکەر بڕوا بکەم بە تواناترین هاکەریان هینایە لە گیانی ئێمە هەمووتان دەزانەوە دوسێ ساڵە چەندین پەیجی نەک ئێمەی زۆر کەسیان ئەوە کرد بە پارە من لەگە یەکراو هاکەرانە قسەم کرد وتی هەلبوسی بە $300,000 عەقدی کردیە لەگەڵ هاکەرەشی کە نابی لە هیچ شوێنە کشتی لەسەر بنووسری نابی دەست بە دەنگێکی وتی ئەوە دەمانگرن $500,000 بەرپرس دەبی هەر کەسێکمان پێگوتی دەبی ڕای بگری یعنی پارەی ئەو میلەتەی لەو شتانە سەرف دەکری ئەوە شیانی نایە نوێترین تاوانیان بەرامبەرە من ئاوڕێیان نوێترین کاری قێزەوان ڕێمی لەو بەشێکتان جێ ئەوەیە بیان برێ وەڵای دەترسی وەڵای ئەمەیە دانی خراپە بڕوا بکەن هەم تورکیا لە من ناقایلە بەبرێم زۆر قسە لەسەر ئەردۆغان دەکەم زۆر حەملەم کردیە لەسەر خەتی ئیسلامیانەی کە متعاتفن لەگەر ئەردۆغان لە ئینتخاباتەکان و ئەمە باش دەزانین ئێستا یعنی دەستگای هەواڵگیری تورکیا تابعی ئێمە دەکاتن بە شەکمان شتەکان هەموو کوردی خائینیان زۆر لەگەردا شتیمە تەرجمە دەکەن ناوی ئێمەیان یعنی ئەمن مەکی ڕەنزەر وەکو دەیانەوێ بە تۆمەتی ئەوەی کە سەر بە برادرانی خەندیلی لە قەڵەممان بدەن ئەوە نەک ئێستایە چەند ساڵەکە ئیش دەسە دەکەن و ڕاوێژکارەکەی مەسرور بارزانیتان دیت بە ئاشکرا بەمنی گوت پێنگۆ هەون هەون لۆ تا ئەن لە کوردستان دەماکەنە حەشدی شعبی قسەر بە قاسم سلێمانی ئاتیستین قورئان دەسوتێنین بۆ خۆتان دەزانن پیاوی هەرچی خەڵکە دەمانکەن لە ئەوروپای ئەمە سەر بەوانی لۆ لە بەرەوەی ئەو خاڵە لە خراپترین وەزە ئێستا لە بۆ منە کە چوونە لەگەر من دەقیقم لەو شکات لە من کرا ئەمە سەر بەو برادرانەی وێن دەرم پۆلیسی سوید یعنی ئەوە بە پارتی ناکرێت بەس پارتی ئەوراق دەداتە دەستگای هەواڵگیری تورکیا کە قادر نادر ئەوەیە بڕوان پێ بکەن بە چەندین کەس پۆلیسی سوید پرسی ئەرێ ڕاست هەیان نەگوم بابە بە خۆم دێم لەگەرتان لۆ دەکەن خۆ ئەمە یعنی سعاتی خۆمان لەسەر سیاسەتی سوید ئەوە ناکەن ڕێی سابتی خۆمان هەیە بەڵام هەونینە بێویژدانێکی زۆر گەورە لەگەر ئێمە دەکرێت بەس ئێمە ناتوانین وەکو هیچ ئەوەش کە بکەوینە ژێر تەسیری پێشم گوتن ئەمەش برادەرمانێن بابەتا 6 مانگنەوە بەر بە خۆتان دامیە پەگەتان دەکرد بەهەرحاڵ یعنی تو وەرە بێئەخلاقی ئەوانە نەک لەگە من لەگە زۆر کەسیت کە پاراستن هەرچی زانیاری دەزانی لەسەر کوردانی ئەوروپا
نەک ئەمە ینی ئەوانەی باکوور دەچی دەداتە دەستگای هەواڵگیری تورکیا ئەوانش دەدەنە دەستگای هەواڵگیری سوید بنمونە لە ئەڵمانیا تا ئەنیز ناکرێ من جنسیم هەیە لە ئێستا کە هیچ ناکرێت ئایندەش بڕوا ناکەم شتە چیوا بێ ئەوش کاتیا سوید و ئەوەیە بەس قەزم لە بێئەخلاقێتی ئەوانە دێ و نەک ئێستا لەبەر ئەوەی سوید لەگەری ئەوەیان قەت ئەوان باش دەزان ئەمە هەونینە باش دەزان بە سویدی شۆ دەزانی ئەمە هەونینە بەس فشار دەکەن زەختمان لێ دەکەن یعنی تووشی دامان ببڕێن لەو ناوەندە جیهانیانە یعنی معامەرەی وان لێرەدا بێئەخلاقێتیان لەوەدایە ئەوڵ دەدەن ئەو کۆنتاکە نێودەوڵەتیانە هیچمان سوید بە چاوەشکە مامەڵەمان لەگە بکە ئەگەناو گوتمان خۆ دەیان دۆکۆمێنتمان ئەمە ژۆ دەستە و تەقدیمیشمان کردیە کە بە پێمان دەڵێن حەزی شابی پێمان دەڵێن ئاتیست پێمان دەڵێن سەر بە حکوومەتی عێراق پێمان دەڵێن سەر بە قاسم سلێمانی ێرە بابە ئەمە سەر بە چەندین سەر بە چەندین بڕوا بکەن هاوڕێیان 2022 22 یان 21 بوو چینە ئەڵمانیا وشکە دادگا ئەوانەی کە هێرشیان کرد بەسەر کامەران و کاکمەکی یەکەم شایەدیان هینا وتی مەکی سەر بە قەندیلە حاکم گوتی بابە سەر لی درایە و چ ڕەبتی هەیە بەوەی یعنی لە ئەلف لۆیان هەمووی ئەو شتانەیە ئەوە تا هەموو ئەو کوردانەی لەوێ بوون هەژنۆیەک بوون یەکەم قسەی شایەدەکەی گوتی مەکی سەر بە قەندیلە چیان دیت بۆ ڕسمەکیان ئەوەی دیت بووە لەگە ساڵح مسلیمی ئەوانە بەرزیان کردەوە چەند ئەوتە حاکم گوتی بابەوە لێدانە هیچ ڕەبتی بە سیاسی نییە چ پێویست دەکە یعنی ئەوەندە بێڕەوشتن ئەوەندە بێڕەوشتن یعنی ئەوە چەند ساڵە ئیش دەسەر ئەوە یەکێک لەو کارە بێ ئەخلاقیانەی کرد جگەلەوەی هاک وەکو گوتم هاکەری بە توانا دەینن بۆ گیانی ئێمە کاکەمە چین یعنی بەجددیمە کوڕ وەڵڵا عیبە وەڵڵا عەزیمین ئەگەر بتوانین پارتێک حزبێکی وا ئەو حالا ئەوە بکەین قسەی تۆمات فشاری نوێشان دروست کردی ئەم وعدم بە هەندێک شتدایە لە بە هەندێک قسە نەکەم بەس وعدبی دوای ڕۆژگارێکدا دێ هەمووی باز دەکەم و ڕێبەر ئەحمەد جنسیەت نییە گەنا ئێستا شکایەتم لێ دەکردی داوە شەی زەلام ئەوەندە ڕۆحت بچیتن باشە بڕوا بکەن هاوڕێیان ئەو زارە ڕێبەر هاتبوو ڕۆحی چوو چیە دوو سێ کەس دەچن داخوا و پەڕی دوو هێلکەی لێدەگرن ڕۆحی چوو بوو ئەوەی سەدام دەستی لەو نەبرد بوو ئەوەی لە بەرامبەر داعشەکان ناکردو لە بەرامبەر ئێمە دەکەن ئێستاکە زۆر شەرم لە خۆ بەس یانی کاچ خۆم عیبکەن شەرمکەن کاچ خۆم هەندێشی تێدا بێنەوە ئەمە کۆمەڵە گەنجین لە ئەوروپای خەڵچین هەمووش دە 12 کەسین ئاو بێنەوە دەست بشۆ ئەو هەموو ترسە چییە ژوورێکی ڕەوەندی کوردی تا کردەوە بە سەدان کەس پارەیان دەدەنێ موچەیان دەدەنێ بە سیارەیەکیان بن ئەو زە پێرە لە ڤیەنە دە 12 کەسیان پێکۆکرایتەوە هاوڕێیان دە 12 کەسیان پێکۆکرایتەوە بڕەوە ڕسمەکانیان هەیە مشکلەیان هەیە شیفا لەگە ساس ئەو کوڕە ئیسماعیل جیچی موجە مشکلە شیفاچیانی نادێرە بەس پارەی سەرف دەکە بەروبوو مێ و پاردیانە چیە بەس بۆ گیانی ئێمە هەوڵ دەدەن خەڵک بکڕن تێکتریمان بەر بدەن بڕوا بکەن مەشاکیلمان لە دەست کرد بەداخەوە هەندێک لەو برادرانەی مەش بەدەست خوان غەڵەت دەکەن غرور دەیانگری شەڕ دەکەن خەڵکی بێزار دەکەن ئەو شتێکی زۆر خراپە زۆر خراپە موعامەرەیەکی زۆر گەورە لەسەر ئەو خەتە ڕادیکاڵەی کوردی هەندەران هەیە کە لە هەموو شارەکان هەیە دەست و پەلوپۆی هەموو بەرپرسەکانمان گرتیە موعامەرەیەکی زۆر گەورە لەسەرمانەیە هاوڕێیان دەیان فتنیان کردیە چەندین کەسیان لە قیت کردینەوە بە ناوی ئەوەی دەستی دووەکانیان دەستی یەکەکانیان دەبینن ئێستاکە 40-50 کەسی دەیبەنن هەر مەسوولێک دێت 40-50 کەسی ڕۆخڕ دەکەنەوە حیمایی دەکەن کاچ خۆم یعنی هەرچی لە دەستیان هاتیە من هەر ئەوەندە دەتوانم بڵێم تەقسیریان پێ نەکردنە لە هەوڵی تیرۆر لە تۆمە دروستکردن لە ئەوەی کە مینبەرەکانی ڕاگەیاندنمان لە هەوڵی فتنە لە نێوان لە دەست یەک و دووەکانیشان لە گەرمانی خستی کوڕش هاوڕێیان قەید ناکەن دێک کەس هەیە یان نەخۆشایان دژە بەڵام ئەنگۆمە بن ڕێمەدەن ئەو بەرەی نێوان ڕەوەندی کوردی لە ئەوروپا تەشەنە بسێنی یەکگرتوانە بنکەوە دەڵێن بڕوا بکەن زۆر تۆمەت تووشی من دەکەی کە من بالعکس هەموو هەوڵە چ خۆم لەوەیدا ئەو بەرەیە ئەوە چەند هاوڕێیەک لە نزیکەوە دەزانن یەکگرتوو بن بە تایبەتی لە لەندەن
لندن دوای ئەوەی مەسرور بارزانی و ئەنوەر مەسیفینات ستافەچینا دیا لەوێندەر و ئێستاکە بەهێز دێنە سەجادە لەگەر لە بەرامبەر ئەو برادران دوای ئەوەی مەسرور بارزانی و دەیان خەڵکیان سار کردەوە و کۆمەڵێک ئاژاوە جێڕیان دروست کرد و هەندێک لە نەزانیە کاکە لە نەزانی هاوڕێیانی هەموو ئەوە غرور گرت یعنی هەموو لایەکیان غرورەکیان گرت و بێمنێت بەرحاڵ هاوڕێیان بەس بزانن یعنی فرد یا چەند فەردێک چەند تەسیری هەیە و چەندە ئەوانە دەترسێن چەندە دەترسێن ڕۆحیان چووە پارتی وێچێتی لە ئەوروپا هەم ئەمن لە قۆناغی چاک بڕوا بکەن یەک فعالیەتیان نەبوو لە ناوەندە جیهانێکە هەموو ئەمە بوون مەسەلەی جینۆساید ئازادی سیاسی دژاتی ئێران و تورکیا ئێمە دەمان کرد مزاهرات هەموو ئەو هاوڕێیان زانن يعني حتى لو بيوند الدنيا ودولتي من زارك من نرى بارتي او كوري شيخ قاضي محمد لقال معه بالرواب كان نري بارتي هنا بلا يا اخوي بيش قلت ملوت هنا لو مسؤوليه انفال بها حنا ندبر الى اوي كرت سروش برلمان كرت لقى دانشتين قلت خا موعدك مع موعدك هكذا الري من وهات جوري موعد بالرواب كان اصلاح وهو اصلاح كوش بيلا قلت عيب امنت من ايتي يعني لساي منه تصدق موعدك ما نقول زليل برمان بيبكا بارها لاوريان مؤامرة جورة سرواندي كليت كا رزق خوتام بقولن همولاك بابا برادراني لقال يا مجنزيكن غرورنا تانجري شر مكان مؤامرة كزور جورة لوي جورة تري كاكا وانا تحمل يعني ما عندين لأوروبا اللي ما عندنا كاتشخم لأوروبا اللي ما عندنا شارستانيتي أوروبا تيك دايا يعني أو زور باشا لبوما برواب كان دبينن لعين ديشي نزيك تون أو شتانا بويتا كارتشي زور قورا لبو خويان وقد أو شتانا أما يسار نكتا لو سيسالي تن ما ترساين أو ريان تن ما باشك شماك هيزا كسك خاون باور بين هابي بترسي شرم خلق لنا وكردستان هيتينيا دادگانی قانونیه شهید دبی دچیجی او زندانیانی بادینان او شیروان و گهدار نمونه شیر ایکاچ خم حیبه والله نقول اوروبای لوانا دترس يعني خلقنا و کردستان دیان شهید بلا خوب شاندانه کان خلا زور کس بمدر اوشتانه باز ما که خلق دترسی کلا تساو تاندری اگر یکک خوی پی آزادی خواز بی دا يعني آزادی خواست دزانی قربانی دوید توی کوشان دی بله والله ها نوک شقکم لی بدری اتخواوت آزادی خوازک يعني بجدی ما عیب كرا خلق كاج خم ثقتان بخوبي انجو تن حساب دكان او ده صلاة الصد او ده حساب دك استكدينا دري بروان بيك اوكو جاش دين ده سورينا واكو جاش كو ده قران ترسولر زيانيا بروان دان ببرس اويكتيا ثقتان بخوها بي يعني لا تسد ترسين لو ده صلاة لو اوروبان بابين يقدوك ما بكوشن بزان چه زرر دكا ليه عندن چه زرري كرت ترساي باشك شما كرت من نعلم يعني غرور او بقري بس بودر درش نين اما دكريت سود لقانونغاني اوروبا واورونانجرن سويدانجرن لمن وقرن قضيه ديمقراطي زور زدا لقى الشر مافيا اي مافيا شتيكا كاتشي من بس قضيه شتيكداني ديمقراطيه اوروبا خطره هاورين اوش او بابته بمسر اوي كاغا يوب علي تعال لو رجعنا او كاغا يوب علي لدوان الشلاب او هم قصشكا زور ام نظام كاغا يوب علي لروانجي او نيه كسشينا باكبي بلام بمن لقدانو كي زور سقطه يو اما زدل دا كان قفتقو دا كان عوري انا قيكتري دكريت بهرور بجيري كسشوكو برايم تعطي ساس معزبي دنگا كيبي بس معزبي اخلاقي نبي داهنان دكريتن دابر لقيم واخلاق حتى بكي خيانه بكي جريمه بكي فاشيست بي داعش بي ما دام داهنا انا كتير تاو يتردبيو فانا وني هاوري او قفتقويا او كون كارو عثماني شماش سليماني بيكري وكرا او هنرمندا غنز سليمانيا فعلا تو انا اشتن جواني هي خدمتك شي غوري هنري كردي شي كرت كارو عثمان بس كاش خم انقو دزانت كاروان تيكرت
پەیکاریان لۆ دروست کرد هەندێک دیسان پێکدادان دروست بوو یان پێکدادانی فکری نەک ئەوە گفتوگۆ کرا بۆ جەدەلەکی زۆر باش وازم 2011 بوو کاکیچم کاروان عوسمان چۆن عەزیزترین برادەری خۆی ئەم بچم مەکەی و ڕانزەر ببەم بیکوژم تێدەگەی بیستێنم تەرمەگەی بشارمەوە لۆ چییە لۆ پارەی دەیانگۆ نازم حەزی لە گرژنەکی دیار دەکرد نامێنای بدەم سازی لۆ کڕیە و پاساودادەوە و وەڵاخر پێویستی بە هەدیە بوو درا دادگاوە ئەدام کرا ئەوە پەیکەری لۆ کرێ بابە پەیکەر لێ یەکێک دەکرێ کە ڕەمزێکی جوانی شار بیکە کە گەنجە کە مناڵک بێدا چی برێ و چی کردیە ڕاستە لە هونەر زۆر پێشکەوتووەوە ئەو کاتیش ئەو شەڕە ڕوویدا لە نێوان ئەومان گفتوگۆیە هاوڕێیان دنیا حتا هەموو ئاینەکان لەسەیە پاداشت و سزا هەیە وایان نا تۆ ئیشی باش دەکەی بەهەشت هەیە جەهەنەم هەر ئاینە و تەعبیرێکی خۆی هەیە لە نووسینی ئەوەش یانی تا لە کتابی جەریمە و عقابی دیستۆفسکیش دیسان باس کرد ئەیانی تۆ ناکرێ شاعیرێک ئەدیبێک نووسەرێک شەهید دەبێ کاکە وەکو جەمیل ڕەنجبەر وەکو ئەبولخالق مەعروف وەکو قادر کابان وەکو نەزمەی غوڵامی و ئەمەدەزا وان ئەسمە شاخ ناسر ڕەزازی و مەرزیە قوربانی دەدەن یەکەش کەش با بەهرەی هەبی لەگە بەعسپی لەگە میتە لەگە ئێرانە تو بێی هەردووچی بە یەک چاوسەیرکەی با ئەوان بەهرەیان لە شەهیدەکان لەوە زیاتر بی سەرچاو کاک هاوارە یعنی بە هەر یەکێک بی خەڵکێک قوربانی بە جەسەدی خۆی دەدا ینی مەسەن ئێستا نەسر و نەزمە و مەرزیە و ئەوانە شەهید نەبوونا بەس ینی لەسەر سوتفەیە بە شەهید نەبوونا دەیان تار خەلیلی و نازام چێ کاکەوانە جێگای ڕێزن قوربانیان دایە لەوە میلەتەی حەمەدەزا بوو یعنی زۆر ئەگە پێدا شێرک و بێکەس بوو لە شاخ بوو بالەت ئەوە بناو دەچی خەڵکەکیشرا هەولێرێ پیاوی بەعز بووە پیاوی ئەمن بووە لە تورکیا وایە موسا ئەنتەرەک هەموو ژیانی لە قوربانیدانی تێکۆشانە بڵێم یەک وایە ڕەنگی توانای لە موسا ئەنتەر زیاتر کاچ موسا ئەنتەرە یعنی ئەحمەد قایەیە یەلماز گۆنایە تۆ بێی بڵێ وەڵای برایم دەنجی لە ئەحمەد قایە خۆشترە بەنمونە کاچ خۆمەوە لە برایمی خائینتر هەیە داچی تورک کوردە بەڵێنەوەی کێ داچی کوردە بابی عەرەبە هات لەناو هەولێرێ وەکو ئیهانە وتی ئەمن تورکی کوڕی تورک هات لەناو هەولێرێ گوتی ئەمن تورکی کوڕی تورک هەموو کەس دەزانی خەڵکی ئورفەیە براوەڕێ شوانوان بووە دەم دەگەی بەس دۆ ئیهانە چوو کو جێشەکە چۆ سەر ئەوەی جێش چۆ سەر ئەفرینی ئاوە لەگەر ئەردۆغان و سبیلجان چوو هانی هەموو سوپایدا بچی ژنی کورد بکوژی مناڵی کورد بکوشی خاچ کوردستاندا جی بکە بە شانوباڵی ئەو سوپایی هەڵدا ئەم بڵێ مەعزوبی بە دەنگەکەی جودایە لەگەر ئەخلاقی کورکاچ خۆم فاشیستەکان لۆ بەعسیەکان لۆ ئەمنەکان وەختی خۆی ئەوە شەڕ هاوڕێیان لە مەعبەینی دوو عەقڵیەتەیە لە 89 ئەوی بەس کڵاوی کەسشی شەعبی لەسەر کردبایە پلێکی دادەبەزی ئیمزای بەعسی بکردبایە هەمووانە ئیجباری بوو ئەمن چەند نووسەرەکەن بڕواکە درم نایە کەسایەتین ئێستا هەندێکیان خۆشم بەڵگەی هاوکاریم لەدەست ئێستا بڵاوکەمەوە پێگەیان دادەبەزی کاکەمە چەند کەس پێمان گوتنێ بابت بەعسی بووە جاش بووە هەمووتان پێتان ئەوەیە باشە چیهان جاش استخبارات بە قەدرایمی هەڵسایە دەمی ئەو سوپای بکە خاچی کوردستان ئەوکە و چڕەتی بە پەکەکە و بە کوردی باکوور و وایە یعنی یەک خائینە لە ڕۆژهەڵات یەک خائینە لە باشوور ئیشی مەوەیە ئێستام کاروان عوسمان خۆی خیانەتی نیشتیمانی نەکردیە بەس کاکە من ناتوانم جێ لە هونەرێک ڕابگرم درۆ بیتن ئاخر ئەوە چۆن دەکرێتن خەڵک فێر بکەی وەڵای دەنجی زۆر خۆشە بەڵام کابرا وەکو داعش چووە برادەری خۆی سوستاندیە لە پێناوی پارە بە پێش سوپای داگیرکە کەتبی تێم دەگەی هانی کوشتنی ئەو هەموو ژن و مناڵەی بدا بڵێم وەڵا دەنجی گەلە خۆشە جێ لێ ڕابگرن ئەمن موعزبیمە باشە ئەمە یەک جار دەژین نابی پاداش هەبی نابی پاداش هەبی لە بۆ یەکێک کە هونەرمەندێکی وەکوشی ئەحمەد قایە دەردەکرێ لە وڵاتەکەی خۆی
لە خاکەکەی خۆی لەسەر ئەوەی بەس باسی کوردەکە کەسە چیواش هەموو سەقافەت و هونەری کوردی دەچی دەدزی و بە پێش سوپاگەی دەکەوی بڵێ وەڵام ئەدی باشە پەروەردەی ئەو هونەرمەندە ئەو ئەدیبە ئەو نووسرە ئەو شاعیرە لەکوێ ڕادەوەستایە ئەجە داعشیش خەڵکی بە تواناییدا لەگەدا هەبوو بڕوا بکەن فاشەکان نازیەکان تخوا معقولە برێم معزیبی ئەو کابرای فاشیم ئەو شتەی توانای هەیە برایەن تاتریس یعنی برایەن تاتری ساس چما زدی کورد نەیکات چۆن دەکرێ یعنی بڵێم لە خۆم خۆشتر دەوێت من ئەوە نییە هاوڕێیان بڕوا بکەن جەماوەری تیکتۆک زۆر کارە ساتە من لەو دو سێ ڕۆژەی هەستم پێکردیە من فەیسبوک جدایە هاوڕێکان بەخۆتە لە ژێر زائیدەن جەماوەری فەیسبوک جەماوەری یوتیوب جەماوەرەکە تا حەدێک جیلی قەدیمە هەشتاکانە ئەوە عەقڵیەتە شاخەکە هێشتانە سەری زاڵە برۆ جیرە گەنجەی پارتی وەکێتیەوەی کە بزانە چۆن شەرعیەت بە هەموو خیانەتێک دەدا لە پارتی وەکێتی زیاتر ئەو دەرێم جێ لە دەنجی ڕاگرم حەقم نییە داعشە بە پێش سوپای داگیرکردەکەوی هەزار جون بە من درایە هەزار ئیهانە کرایمە گوایە ئەمن متەخەلیفم کاچ خۆمیش جێ لە سیلدەی ڕادەگرم جێ لە مازدە ڕوومی ڕایەگرم کەس بە قەدەمە ئینسان دۆست نییە لەو شتانە ئەمە کەسانی ئەمن شەڕی مەسعود بارزانی و ماڵی تاالبانی دەگەین شەڕی نەوشیروان دەگەین لەسەرەوەی کوردن خیانەت دەکەن لە ئەولادەکانیان لە ئەوە بەڵام کاچی خۆم ناشکرێ ئەمە نیشتیمانی خۆمان بەجی بێلێن هەرچی خائینە تەسکەیکەین چێ بەهرەی هەیە لە کۆن ئەوی یەک گۆرانی ڕەسوولگەدی فەقیر چی کردبوو جەلال سەعید چی کرد وەرە بڕۆ گۆرانیەکانی هەزاران زار ئیهانە کراینە لەو هەولێری لە هەشتاکان من دەزانم برایم دەنجی خۆشە من دەزانم بەس کاچ خۆم تۆ چۆن جیلەک گەورە دەکەی شەرعیەت بەوەی دەدەی خائینە چیوە سیاسەکان جاشەکانیان لێبرد هونەرمەندەکان دەیانەوە ئەو خائینە هونەرمەندانە لێ ببورن پەروەردەیانە باشە نازانێ ئەو کوڕی چێی یعنی دوو جوون دوو قسەی جوان بکەی نازان گفتوگۆ بکەن گفتوگۆ کاچ خۆم گفتوگۆ بکەم وەرم بڵێ قادر غەڵەتی دەگەر ئەوەش لای کاچ خۆم هەندەشت پرەنسیبە پرەنسیب تۆ خیانەت ئەوە هەندێک نییە گفتوگۆی لەگە بکەی بڵێ ئەو مافە ماف نییە خیانەت مەسەلەن لەش فرۆشی شتە چ قێزەوەنە لەش فرۆشی گەوادی شتە چ قێزەوەنە درۆ درۆزن شتە چ قێزەوەنە ئەوانە ماف نین ئەوانە ماف نین بەس ئەدێلە لە خۆی لیبسکە ئەوەمە چی لێ بکەین تێم دەگەی تاوانی ئەو دەستەی خۆتی لە خۆی بەونەوە ئەی مرتاع دەبی بەنمونە مایکل جاکسۆنە دەیان هونەرمەندە دەیان ئەدیبە ئەو مۆبیلەی کە دروست کرا بەششی هاوڕێگەز خوازەکانە ئەوە ماف ئەوە ژیانی خۆیەتی بەڵام تۆ بچی خیانەت بکەی ماریای فەقیر چی کرد هاوڕێیان ماریای فەقیر چی کردیا تا ئێستاکە هەمووتان زڵدینە تخوا ماریا ئەو هونەرمەندە کچە لە هەولێرێ هەڵکەوت ئابرووتان برد بە کوشتنتاندا بەڵام برایم تا ساسە کاتەوە بە سەدان گەنجتان لە بۆ ڕەوان کرد بە سەدان گەنجتان کرد ئەدنا کەریم یعنی هونەرمەندەکە زۆر خزمەتی کوردی کردیە هەوڵیاندا ئەو سانا شاباز زەمەنی کورە مەزهەری خاڵقی ئەوانە کاکە خوای هونەری کوردین بەڵام چمان لێکردن لەسەر ئەوەی سازشیان لۆ دەسەڵاتی کوردی کرد سازشیان لۆ دەسەڵاتی کوردی کرد تویژدانتان عەدنانێک سانایەک کە شەڕی سەقافەتی تورکی دەکەن ئاخر هاوڕیان ها تورک بۆ تێمەگەن زەکەریا گەشەی کرد دەستگای هەواڵگیری تورکیە لە ڕێگەی ئەولا دایان بڕی لە هونەر لێ ناگەڕێن ئەو سەقافەتە بێتە ناو خەڵک ئەو هونەرمەندا کوردانە گەشە بکەن لێیان دەدەن دەبەرەوەی تا ئاوە برایمەکان گەشە پێ بکات ئەوە شەڕەشکەیە بەس ئەمە هەر بەس ئەوە دەبینین شەق تەق 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 کورە کاچ خۆم ئەوە 32 ساڵ ئەو هەموو داجیکەرە دێ لە ناو خاکەکەی تووە ئەنواع بەرنامە دادەنێ وان کردیە خەڵک گچکە و گەورە بە سیاسیەکان بە بەشێک بە حزب پارتی چێتی بەشێک لە حزب ئیسلامیەکان بە بەشێک لەو نخبە مستەقەفە سیاسی هەرستەوە جوین بە کوردەدا هەموویان کردی خەڵک تفنەعلت لە نیشتیمانەکەی خۆی بکە کە کاتێکدا نیشتیمان چ بکە خاکەکە هەزاران ساڵە دەسەڵاتە کاتیە خائینە خۆفرۆشە باشە بۆ ئێمە ئەوەندەدا ببڕێن لە نیشتیمانی خۆمان تف و نەعلەتی لێ بکەین هاوڕێیان هەموو کەس دین سرۆسی خۆش دەوێت گۆرانی بێشتی یۆنانیا هونەرمەندە چی ئەوەی ئەخر ژیان وایە هەڵوێستە هەڵوێست
هەڵوێستا من ڕۆژناگە هونەرمەندێکی ئەفریقی هەیە هەمووتان دیتتان لە بەرامبەر کوڕیشێک لە دکتاتۆرەکانی ئەفریقا دەری ئەوە دەڕبابی دکتاتۆرە و بەخۆی دێ و گۆرانەکەی ئەوە بوو کاکە بەشدی لەوێ دەربا مات باوەشم پێ دەکرد ئێ بەس کاکە من گۆرانی بێژەشی عەرەبیش کە دەبینی خائینە توخوجدانتان ئێستا گۆرانی بێژەشی عەرەب بچی بە شانوباڵی ئیسرائیلدا هەڵبدا بە شانوباڵی ئیسرائیل هەڵبدا کچەکەشی وایە کچەکەشی نادەهۆچێ توجدانتان ئێستا مازدە ڕۆمی چەند دەنج خۆشە فەیروس بچی بڵێ ئەمن زەدی فەڵەستینم عەرەب نیم تێم دەگەی بژی ئیسرائیل بە پێش ئەو سوپایی بکەوی خەڵکی عەرەب چی پێ دەڵێ چی پێ دەڵێ باشە بۆ ئێمە ئەوەندا ئاست نزمین لە ئاست خیانەت بۆ ئەوەندە شەرعیەتی پێ دەدەین تحدا دەکەم ئەگەر ئەیوب عەلی بوێری لە بەرامبەر هونەرمەندێکی لەندەنی ئەو قسەی بکاتن بڵێ ئەم مۆعجزبی دەنجی منەک ئەوە کاچ خۆم دەیان ڕۆژ هونەرمەند و کەسایەتی دیاری جیهانی یەک غەڵەت دەکا ئابڕووی دەچی هونەرمەند پێ دەزرێژی سکسی کردیە ئابڕووی دەچی نەخیانەت لای ئێمە هەرچی دەکەی مادام بەهرەت هەیە تەواو با تەواو لایوان چ سەقافەتەکە ئەو هونەرمەندانە هەر هەمیان یەکەچیان نەدێن خەبات دەکەەوە بە ئەیوب عەلی دەریان بە گۆرانی کوریکاچ خۆم ئەوروپیەکانی شوان بەڵام کاتێک ڕاسیزم کاتێک قومبەلە دەتەقتەوە لە ناو ستۆکۆڵم و بەوەکان هەرچی هونەرمەند و ئەدیبە لە پێشەوە دەڕوا لەو سویدەی هێزەکەیە پارتی ئەوەی پێدەگوترێ سڤاریە دیموکراتم بڕواکەن تا ئێستاکەش ئەو بۆ 15-20 ساڵ ئەوانە گەیشتنە ناو پەرلەمان ئازان 2006 بیان دەبوو تا ئێستا بایکۆتیان دەکەن هیچیان نەکردی هیچ تاوانیشیان نەکردی خەڵکی بە شەڕەف خەڵکی بە کەرامات خەڵکی ڕۆشنبیر بە هەڵوێستا مووقف وەرەگری پارەیان لێ ناخوا کوریمە هەموو یعنی نییە بە چاویان بەس لەوێ پارەیان پێ بدرێ ئێتیمان پێ بدرێن وەرە بزانە ئەو هەموو ڕۆژنامەنووس و ئەوەی چۆن بایکۆتی ئەو دەسەڵاتە ڕاسیزم و هێزە دژە بێگانە دەکەن کە بەس بە قسە ینی ڕێی خۆیان دەدەن دەڵێ ئەمە دژیمانەوەی پەناهەندەیە کەچی لایمە ئەوی وەکو برایمەکان ئەو هەموو پارتیوێکێتیە باش ئەمە لۆ دژی پارتیوێکێتەکان بین مادام تخوا برایم خائینتریان ئەو پارتیوێکێتیانە یعنی بەجددیمە برا عەدنان کەریمی فەقیر چی کرد بوو وامان لێ کرد ئەگەر بەئەن دەبی سانا بەرزنجی چی کرد دوو جوملەی گوت وەرە مقارنەی شاباز زەمەنی شەلاتیان گەنجەکە شەلاتی کرد چمان لێ کرد هەمومان بەڵام برایم دەنجی خۆش لەوانە دەنجیان خۆش نییە لەوانە خزمەتی کوردیان نەکرد کردیە مەزاری خاڵقی خدای گۆرانی کوردیە کاچ خۆم دایوادی قیەم و ئەخلاق لە چێمە تو تەسکەی بکە دزی کرد تەسکەی بکە ناپاچی کرد تەزیێ کە خیانەتی کرد تخوا معقولە من داعش ئەوە بکەمەڵە چێ مبدعە مبدعە هاوڕێیان بڕوا بکە من لە شەڕی لوبنان دوای شت لە شەڕی لوبنان 2007 بووە بزانم دەی فەڵەستین بوو لوبنان بوو چەند بوو مازدە ڕۆمی زۆر دیتم لە بەرامبەر ئەو هەموو عەرەبیە قسەی کرد یعنی گەورەتر بوو لە بەرچاوی من نەک دەنجی خۆشە نەک شعرەکانی ڕەسەنە کاکە لە بەرامبەر هەموو مەسوولەکان وتی ئەنگۆ خاک دەمێنێ ئەنگۆ نامینێن ئەنگۆ چن لە بەرامبەر خاک هەندە پۆینجی بەرز بوو ئەنجیلیا جۆلی کە دەبینم بەشێک لەو تەمەنە خۆشەی خۆی ئەو ژنەدی لەو وڵاتانە لۆ فەقیران پۆینجی بەرز دەبی کاچ خۆم ئێمەس کاکەم برایمەک ببینم خائینە ئێم چی لێ بکەم کاکە سێ بەشی کورد سەقافەتی وڵاتانیان وەرە بڕۆ لە شاعیری مسرەکان دەگری لەم دەیان مەسین خزمەتی ئەوانەیان کردیە بەس بەلای کەم دژی گەلەکەی خۆیان نەبوونم وەکو عەباس مەحموود عەقاد وەکو مەحموود ملێجی کورە وەکو فەرید شەوقی وەکو سڵاح سەعدەنی وەکو شیرینان هەموو کوردن بە ئەسڵ ئێ بەس کاکە ئەوانە خزمەتی کوردیان نەکردیە بەس خائین نەبوونە ئێ بەس کاکە برایم خائینە چۆن دەکرێت گەنج پەروەردە بکەی بڵێ نۆرمالە جێ لە دەنجی ڕابگرا با داعش بی باشە فەرقی داعش و سوپای تورکیا چییە تەواوکەر یەک نینە باشە من بڵێم ئێستا سبەیەک بێم بڵێم زیبە و داعشەم لەبەرەوەی دەنجی خۆشە تخوا چم پێ دەڵێن یان هەتا ئەو کۆمەلگا کوردیە ئیسلامیە لایەنەوەی ئێستایی بەیەکێک بری نوێژ ناکەوت تەواو لایەن ئەوەیە بەڵام تەبیعیە برایان تاتی ساز مادام دەمی ئەردۆغان دەکا دژی نین
خائنە چییە من لێرە قەسەر برایمیە ها کاروانم هیناوە هەموو کەسێک کە خیانەتی کرد کە تاوانی گەورەی کرد کاچ خۆم یعنی درۆزن دەرچوو ئەوانەی هونەرمەندن ئەدیب شاعیرن دەبی ڕازگۆ بن لەگە ئەو شانە کاکە من نووسینی بەختیار عەلی بووە کە دیتم لە باز نووسیتی وازم نەهینایە وازم نەهینایە بۆ بەختیار عەلی کەسەکە خزمەتێکی گەورەش دەکا و خەڵک شان دەدا لە بۆ ڕۆحی یاخی بوون يعني إنسان دبي بموقف فرق بكالنيوان كسق قرباني ددا من شلون فرق الشروان وجهدار وهمو سردش والسوران وأنا ناكم لتصاور همو وأنا خلق بو بشوي خوش دبي بقربان لبرأي موقفي زيايا خوينا دوران ديوشي أوانيكا خلق لو خوش دبي وابي ناكري يكك خائن بيك تش قرباني بدا وكو يكسير بكري ولا تسيد دنج خوشة أو بزنا توركي كرتيا با عربك بيري يقرج هنرمنديان بيري استاكر سغزة دعم إسرائيل بكا بتي سباي ببيش سباي إسرائيل قراني بري لبو خلشي أو غزة بزانا تسيني دكان بابلا من معجبية ودنجي أو خائنة ما بزانا خلق تسيني دكات سرباري أوش أما قردار دكانوا كل بابا دريولا قومية ونازل كل باج كاج خو ما لولاتك دجين صدنة وبيكو قورة دبينوا منال ما لقى منالي همونة تويكا نفرد لقوم تيتي دكين بلام كاج خو نشتماني خوش مان دوي ده أمر شري بارتي جديد كم شري ميدنا كم شري اطلاعاتنا كم شري خائنة شي كم كبابيش سبايدا جي كردا كبيتن كنفي لكرد بوني خوي دكا زعما لو مادام دجي جاش استخبارات بوين اواني قمع لدو دجي بون توجدان تاسرق جاشا كان خائن ترين يا إبراهيم تادي ساسا كان كان يا خائن ترين هاوريان من دعاي شد يقدوش سريع ضلم بالرواب كان لو سويدي بابي مليشي إيرا بابي مليشي سويدي استا لا سيونوك سيوحفت سيوهاش بلو يبنازي كان رزقا كوماتش دابوا نازي كان داوان لدك داوي يبردن بكا كوريكاكا لو رجعنا كاقاسم قرداش تشي زوان نسي خاواني كومبانيا رينو لفرنسا كجيش ألماني هات فرنهات كهاتنا ولا قد أو حكومة دريان كومبانيا كان هو قرتوا خلق دبي وابي شكرامتي نتوي باين دبيرتوا ولا من أورو أيمن زيدان أعظم هنرمندش السوري بولا سوريا زورتها مش عمانك صدفة تفيش والله ببيرم هاتوا خوجنكي ناوي نورمان أسعد استرجني شيخ نهرو لا 2006 2 مليون دولار ده شيخ نهرو مهدي بيكر باشا من تسيري هنري بيكم يعني بجدي شو مهد بكابراج لك الشيخة هنرمند شواتو أنا ببارة ديان كرن خود ديان لو هنرمند دياراني مصر همو بپاره دا کردرا عقدی زاده چی استاو تسمو دیران اتخوا يعني تسدو بتي ثقافة قام بجاز بلاي أو من ده أنا مقولم برجل أحمد قاهر رابقرا برجل قادر كابان رابقرا برجل تسيري فيلمي المازقوناي بكا جنز وابر ورد ده كين إما برو جل نزمو ناصرو برهان مزيد وبورا سكسش شي برهان مزيد نمونه قرباني دانك هكا تشخم كودا بيفرقنا كلا لقر أو هم الرجنامة نوسو بريم أوانيك يعني بيوجداني كابرا قال لها مشتاق لقر أو خلق دايا ناراضية بيزارة والله عمل 2000 لأنه تبينز كلان لخائي لقى كرت هزار قصة بيقوت إنه تبينز دعوتي كلان ياكرت أو شاهو أمينة لخائي لقى كرت بروي بارتي بدلنا وهوليري إكاك والله من استاجو بيرم دتوا تشي بمباوش شي بكاك برحمة زيدي أولا شيء هم من الأسطورة تلا شيء كلا بدل كي بارتي وش ديكتينا أزو خاينش تسكب كودنجي خوشة إذا والله بابا براكم داعش كانش دنجي خوشة بير أمام بامش بيروري من إبراهيم هي هاورن دوان شد بالراب كان يعني أما من أهل تاريخهم هم خلق دزاني عاشق تاريخهم دنيا سياسة من راجع شائرة نا عدالتي أنا مش عزماني وشي أوانني بس بكتنا دو تاريخ كردو لخمان بوبنا مؤرخ كليرش ماجستير ودكتوراه وبسيطي في معدهاته بس أعزاري خلق ويا بالرواب كان يعني شد قرباني داني ده من وكو إيوه حفتم سالة قوش ناخم أوانيا بيزمتوا
وەک ئەوەیەک بوونە ئینسانێک نامەوێت بەشدار بوون لە کوشتنی حەیواندا هەر ئەوەندەیە نامەوێت سەیرم کرد لە شەڕی داعش ئەوەی داعش دەکە ئەمە شوانە ئاوا چەقو لە بەرامبەر ئەو حەیوانی یاک بەخۆی هاوار دەکاتن ئەمەش دەیخۆین و چێژیرێ و گوت نایخۆ ئەتو دەیخۆ بیخۆ ئەمە نایخۆ قوربانیە دەدەم ئەگە نایستا شێتی تەشریبی بە گۆشت چرفرای ئەوانەی بەس نایخۆم تا قوربانی دەدەم خاچی بە کەسی دەرێت تااقەتم نییە وەڵا جێ لە برایم تا ساسی ڕاگرم گۆرانێکی خۆشە وەک ئەوەی تاکە شت ئەوە بی کاچ خۆم ڕاستە ئايات ئەو کوڕە ئەگە ڕاست دەکە دوایشت تۆ سەیری هونەرمەندە چی مەکسی چی دەکەی نازانی چیە بەس کە بزانی خائینات چی لێ ڕناگری پۆینجی ئاوادا دەبەزیت وەچی کارە بە هەیەس ئەوە کە دێتە خوارێ بەس کە دەزانی مرۆڤەکی جوانەوە چی ئەو ڕەشەکەی وەچی مازدە ڕۆمی وەچی فەیروزی کورا من ناسی لەو شەڕەی ناسی عەزرام هەر نەهات هەیفاوابی هەرات ئیکورە بە هەر جوان بی وەڵا لەبەر چای من دەرێت ئەوە تۆپ ئەوشی ناسی عەزرام هەڵ نەهات لە شەڕی لوبنان هەڵ نەهاتن کاکە مازدە ڕۆمی لە پێشەوە بوو کاکە ئەو شتی جوان ئەتو دەبی ئەوانە فێرە گەنجکەی نەک تەسکییانکەی برێ هونەری جوانەوە سەقافەتەکە هونەرمەندە چ شەو قسانە بکاتن و جیلێک لە تیکتۆک هەیە وەکو پارتیوێچێتی لای زۆر ئاساییە خیانەت دەکەی داعشی گرنگ ئەو ئیسفا ئەو چێژەشی لێ بینی لای گرنگ نییە مەسەلە نیشتیمانیەکان هەمووش پەروەردەی پارتیوێچێتیە پارتیوێچێتی دەکەن بەس کاچ خۆم کو دەبی هونەرمەندەکان وابن کاتە چ خۆشاوڕێن